ئینسانی مسلمان کەسێکی پاکە، جەستەی پاکە، ناخی پاکە، جلوبەرگی پاکە، ماڵی پاکە، وڵاتی پاکە. ئەو شوێنانەی کە شوێنی گەشتکردن و سەیرانکردنە کە زۆرێک لە مسلمانان ئێستا بەهۆی حاڵەتی مادیەوە، بەهۆی ئەم زروفی مادیەوە کە دروست بووە، تەنانەت خانووەکانیشمان بە شێوەیە دروستمان کردووە پارچەی حەدیقەی تیان نییە، خانوویەکە گشتی کاشیە و سەبە و چەمەنتۆیە و دەوروبەری ژیانمان زیاتر لەگەڵ مادە و لەگەڵ مۆبایل و ئەنتەرنێت و ئەو شتانەیە بەسەر ئەبین. وامان پێ هاتووە پێویستمان بە تەرویحە، ماوەی جارێک پێویستە ئینسانی مسلمان تەرویح بە نەفسی خۆی بدا و ئەوەش دروستە و حەڵاڵە ئینسانی مسلمان گەشت بکە، ئینسانی مسلمان دەرچێتە دەرەوە تەرویح بە نەفسی خۆی بدا و تەرویح بە ماڵ و مناڵیشی بدا. ئەمە شەرعەن دروستە، بەڵکو سنەتیشە. السائحون والسائحات صفاتی ئیماندارانە. قل سیروا في الأرض ئەمری خوایە ئینسانی مسلمان بەسەر زەویا بگەڕێ، پێویستە ئەو شوێنانەی ئەڕۆینە ناوی تایە ئەژین ماڵ بێ، شوێنی سەیرانگارمان بێ، ئەگەر بۆ سعاتێکیش بۆ دقەیەکیش بچنە ناوی ئەبێ بە پاکی و تەمیزی ڕای بگرین. ئەوە صفاتی ئیماندارە. پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ الطهور شطر الإيمان، ئەفەرمێ پاکڕاگرتن بەشێکە لە ئیمان، یان ئەتوانی بڵێ نیوەی ئیمانە، لەتێکە لە ئیمان. ئینسانی مسلمان ئەبێ پاکێتی لەسەرەوەی هەموو شتەکانی بێ، ئەبێ شوێنێک هەڵبژێرێ بۆ گەشت و گوزار کە تووشی گوناحی نەکا، شوێنێک بێ کە خۆی و ماڵ و مناڵی بپارێزێ لە گوناح. ئینسانی مسلمان نابێ بچێتە شوێنێک کە شوێنی گوناح بێ، گوناحی چاو بێ، گوناحی گوێ بێ، گوناحی جەستە بێ. هەروەها پێویستە ئینسانی مسلمان شوێنێک بۆ گەشت و گوزاری خۆی هەڵبژێرێ کە بتوانێت تایە عیبادەتی شەرعی ئەنجام بدە. یعنی مەسەلەن نەچی بۆ شوێنێ ڕۆژی جمعە بچی بۆ شوێنێ نوێژی جمعە لەدەست بدەی، یا بچیتە شوێنێ لێ نەتوانی نوێژەکەت بکەی. حیفە ئینسانی مسلمان لەبەر خاتری گەشت و گوزار کە سنەتێکە و کە تەرویحێکە بۆ نەفس، ئینسان بڕوا نوێژی جمعە لەدەست بدە، ئەڕاتە هەر شوێنێ بیر لە نیعمەتەکانی خوای گەورە بکاتەوە، ئەڕۆیتە ئەو دەشتە بیر لەو بەهارە بکەرەوە کە خوای تەعالا پێش چەند مانگێک وا نەبوو، بەڵکو خوای تەعالا بەم بارانی ڕەحمەتە ئەم هەموو جەوە خۆشەی بۆ تۆ دروست کردووە. بیر لە شاخ و لە کێوەکان بکەرەوە، بیر لە ڕووبار و دەریاکان بکەرەوە، بیر لە دار و درەختەکان بکەرەوە. ئەمە هەموو مەخلوقاتی خوان، هەموو بە بێدەنگی پێمان ئەڵێن لا إله إلا الله. ئینسانی مسلمان ئەبێ لەو شوێنانە دەرس و عیبرەت وەربگرێ، نەوەک بڕاتە ئەو شوێنانە خەریکی گوناح و تاوان بێت و گوێچک و چاوی پڕکە لە گوناح خوای لەبیر بباتەوە، نەعوذ بالله. ئینسانی مسلمان بە تایبەت لەو شوێنانە ئاگای لە چاو بێت، چونکە بە طبیعەت ئەو شوێنانەی کە شوێنی سەیرانگایە، یعنی ئەوائیل خێزانەکان تێکەڵ ئەبن، نزیک ئەبنەوە لە یەک. ئینسانی مسلمان وا تەماشاکە هەموو ئەو خەڵکە گشتی خوشک و دایکی ئەون، ئاگاتان لە چاوتان بێ. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم، ئەفەرمێ العین تزنی، ئەفەرمێ چاو زینا ئەکا، و زیناها نەظەر، زیناکردنی چاویش نەزەرکردن و تەماشاکردنی نامەحرەمە، یعنی حرامە. وخوای تەعالاش لە قورئانە ئەمرەکە بە ئێمەی پیاوان چاومان داخل لە ئاستی ئافرەتی نامەحرەم، و هەروەها ئەمریش بە ئافرەت ئەکا چاوی داخە لە پیاوی نامەحرەم. هەر چاوە کە ئینسان تووشی گوناحەکە، والله هەرچی گوناح هەیە، هەرچی زینا هەیە، خراپەکاری هەیە، بڕۆ بنجوانەکەی لە تەماشاکردنێکەوە دەستی پێ کردووە، لە یەک بینینێکەوە دەستی پێ کردووە. جا ئینسانی مسلمان ئەبێت تەماشاکردنەکەی لەو سنوورەیە بێ کە زانی گەیشتە شەهوەت، ئەبێت چاوی داخاو ئاگای لە خۆی بێ. پاراستنی ئەو شوێنانەی کە ئەچینە ناوی، ئێمە ئەڕۆینە هەر شوێنێوان نەزانین بەس ئێمەین و دوای ئێمە ئیتر تەواو. ئەبێ بزانین ئەو شوێنانەی کە ئێمە ئەچینە ناوی، شوێنی دوای ئێمە شوێنی خەڵکانێکی ترن وەکو ئێمە، پێشی ئێمەش خەڵکی تری تیا بووە، بۆیە ئەبێ بیپارێزین. ئەبێ پاراستن وەکو چۆن پاکێتێکی ئەپارێزی، واجبە لەسەر شانت ئەو شوێنە کە هەڵسیای دوایی وەکو خۆی وابێتەوە کە هاتیتە ناوی. بەڵکو ئەگەر پێشە هاتی پیسێکت بینی ئەویش پاکەیتەوە، ئەبێ ئاوا پاراستنی هەموو ئەو شتانەی کە لەو شوێنانن. مەسەلەن ئەگەر ئاودەست کراوە بیپارێزی،
ئەگەر شوێنی دانیشتن و کورسی و ئەوانە هەیە بێ بی پارێزی بە ماڵی خۆتی بزانی بەڵکو لە ماڵەکەی خۆتیش بە زەرورتری بزانی چونکەوە ماڵی 5 ملیۆن کوردە بێجگە لەو میوانانش کە تێن لە کوردستان سەیرانەکەن ئەبێ ئاگات لێی بێ ئەوە مڵکی عامە و نابێت تۆ تعدای لێ بکەیت و داواکارم خوای تەعالا هیدایەتماندا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە موفقمان بکا و سەرکەوتومان بکا لە ژیانمانە کەسێکی پاک ڕاگر بین دڵی خۆمان پاکەینەوە بینی خۆمان و خوا چاک بکەین لاشە و جەستە و ماڵ و ئەو شوێنانی کە تایە ئەژین پاک ڕای بگرین